انجا پێنجەم لە سیفەتی ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت بریتیە لە سەلامەت القەلب، دڵێکی ساغ و صاف و سەلامەتی هەبووە. بۆیە قورئان باسی دەکا دەفەرمێت وئین من شیعەته لئیبراهیم، لە پەیڕەوانی نوح پێغەمبەر ئیبراهیم بووە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەو ئیبراهیمەی ئذ جاء ربه بقلب سەلیم، ئەو ئیبراهیمەی لە کاتێکدا کە هات بۆ لای پەروەردگاری بە دڵێکی صاف، بە دڵێکی ساغ، بە دڵێکی پڕ لە ئیمان و ئیخلاص و تەقوا و یەکتاپەرستی هات بۆ لای پەروەردگاری. گەورەترین شت ئەوەیە ئینسان دڵێکی صاف و ساغی هەبێ برام، بەخوا چاکترین شت لەسەر ڕووی ئەو دنیایدا بریتیە لەوە کە ئینسان دڵێکی ساغ و سەلامەتی هەبێت. بۆیە ئەو پێغەمبەرە خوای گەورە وەصفی دەکا بەوەی کە دڵێکی سەلامەت و ساغ و پڕ لە ئیمانی هەبووە. ئەنجا دڵێکی ساغ و سەلامەت دووشت دەگرێتەوە. یەکەم ئینسان دڵێکی پڕ لە ئیمان و ساغ و صاف و سەلامەتی هەبێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا، بە دوور بێت لە شیرک و لە ڕیا و لە کوفر و لە بتپەرستی، بە دوور بێت لە هەموو گوناه و تاوانێک لە بەرامبەر پەروەردگاریدا. ئەنجا دووهەمینیان لە بەرامبەر خەڵکدا ئینسان دڵی ساغ بێت، دڵی ساغ بێت دەگەڵ هەموو کەسێک، دڵێکی صاف و ساغ و سەلامەتی هەبێت، بە دوور بێ لە هەموو حقدێک، بە دوور بێ لە هەموو حەسەدێک. دڵێکی ساغ لە گەورەترین نیعمەتە کە خوای گەورە بیدا بە هەر کەسێک. بەڵام ئەوەش بەوە دەبێ ئینسان ڕوو لە خوای گەورە بکات، ئینسان بۆ خۆی بیەوێت و هەوڵدا لەگەڵ خۆیدا تێبکۆشێ بۆ ئەوەی کە دڵ و دەرونی خۆی پاکاتەوە.